ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ 25 نۆڤەمبەرە، ڕۆژی جیهانی بەرەنگاری بوونەوەی دژ بە توندوتیژیەکانی ئافرەتانە. ئەمڕۆ لەم بەدواداچوونە تایبەتەدا لە باسی ڕۆژ قسە لەسەر توندوتیژی دەکەین. زۆر جار باز لە توندوتیژی دەکرێت، دەگوترێت توندوتیژی دیاردەیەکی شارەوە و نادیار نییە. توندوتیژی ڕوبەڕووی ئافرەتێک دەبێتەوە، ئافرەتێک لە ماڵ لە دەرەوە بەڕێوەبەر بێت، فەرمانبەر بێت، جوان بێت، ناشرین بێت، لە هەر کیشوەر و وڵاتێکی جیهان بێت. توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە جیاوازی دەبێت. هەوڵ دەدەین لەم بەدواداچوونەماندا تایبەت بە دۆخی ئافرەتان و بوونی توندوتیژی لە هەرێمی کوردستان وردبینەوە و بەدواداچوونی وردی لەسەر بکەین. ئاماری توندوتیژیەکانی دژی ژنان کە لە هەرێمی کوردستان ڕوویداوە لە ساڵی 2018دا لە 9 مانگی ڕابردوودا ئامارەکان باس دەوە دەکەن بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو توندوتیژیەکان بەرامبەر بە ژنان زیادی کردووە. بە چه شێوەیەک بووە؟ لە 9 مانگدا 37 حاڵەتی کوشتن هەبووە، 54 حاڵەتی خۆکوشتنی ئافرەتان هەبووە، سووتان 113 ئافرەت خۆی سووتاندووە و 90 ڕووداوی سووتان هەبووە، سکاڵا 1992 ئافرەت سکاڵای تۆمار کردووە و 87 حالەتی سێکسیش هەبووە کە توندوتیژی سێکسی بەرامبەر بە ئافرەتان کراوە. ئەوەی کە جێگای سەرنج بێت ئەوەیە حالەتی سێکسی لە هەولێر 27 حالت بووە لە ماوەی 9 مانگی ڕابردوودا، لە دهۆک 33 حالت بووە، بەڵام لە شاری سلێمانی تاوەکو ئێستا یانین لە 9 مانگەکەدا هیچ حالەتێک تۆمار نەکراوە. ئێمە چیرۆکێکمان دەستکەوتووە کە یەکێک لە ئافرەتان بوونەتە قوربانی توندوتیژی لەلایەن کەسوکاری خۆیەوە، هەوڵ دەدەین لەگەڵ قوربانیەکە خۆی بدوێ و خۆیشی چیرۆکەکە باز بکات. خاتو ئەم کاتت باش، من لە دەستپێکدا دەخوازم چیرۆکی خۆت لە زاری خۆتەوە بۆمان باز بکەیت. سەرەتای توندوتیژەکانی من بۆ کاتێک دەگەڕێتەوە کە لە داوێنی دایکی خۆم بەربوومەوە، کەسێکە لە ناوزگیدا بووم، یەکەم توندوتیژی بەرامبەری من کرا. ئەویش بۆ دەگەڕێتەوە کە من تەمەنم 13 ساڵ بوو. ئەو کات زانیم کە بنەماڵەیەکی تر منیان هەڵگرتوێتەوە و ژن و پیاوێکی دیکە منداڵیان نەدەبوو. دوای کە تەمەنم بووە 13 ساڵ ڕەش و سپیم لێک ناکردەوە، ئەوان منیاندا بە پیاوێک کە تەمەنی زۆر لە من گەورەتر بوو. ژانم زۆر ناخۆش بوو. لەو کاتە ئەو خاتونە بە منی کوت کە تۆمان هەڵگرتووەتەوە، دایک و باوکی ڕاستی تۆ ئێمەنی. دوای چەند ساڵی ژیان 2 ساڵ تێپەڕی بەسەر ژیانمدا، سەرڕاوی کە منداڵێکیشم هەبوو، منداڵەکان بە زۆر لێ سندم، واشیان لێکردم کە لە مێردەکەم زیاد ببمەوە. دوای کە گەڕامەوە ماڵە باوکم کە زڕ باوک و زڕدایکی خۆم بوون، جارێکی دیکە منیان بە شوودا و بە زۆری بۆ جاری دوو. بەڵام ئەم جارە بە پیاوێک کە زۆر لە خۆم گەورەتر بوو، نەخۆشیش بوو. دوایی زانیم کە بۆی کە باری تەندروستی تاوانە بوو، تەنها بۆ لایەنێکی بیزنسی کە ژێرا و ژێر پارەیان وەرگرتە بوو، نیشانیاندا بوو کە بەڵێ ئەم کەواتە جۆری شوکردنەکانی تو هەموو ئامانجلەی بەدەستێنانی پارە بۆ خۆت باسی لێوە دەکەیت. ئەوەندەی تا ئێستا زانی بێتم. بۆ جاری دوم کە زانیمە و پیاوە تەنانە پیاوەتیشی نەماوە، تەنها بۆ ئەوە بووە کە بانگە شێ بکە بەڵێ من دەتوانم خێزانم هەبێت و بۆ کۆمەڵە درۆی هەڵبەستراوی تر. دوای کە لی جیا بوومەوە جارێکی تر دانیشتمەوە لە ماڵ زڕ باوک و زڕدایکم، ئەو منداڵەکەشم هەر لێم دوورە، جارێکی دیکە بە پیاوێکی دیکەیاندا بە زۆر یاخود بە یعنی تۆ بڕیارە لێدا کە شووی پێ بکەیت. ئەوان تەنها دەزانم من کاتی مارەکردنەکە نفوس و جنسیەکەیان دەبرن و کەمە ئەم پیاوە تۆ دەبێ مێردی پێ بکەیت. تەنیا ئەوەندە دەزانم، بەڵام هیچ خۆشیەکەم نەبینی، لە نە ماڵە مرد نە لە لای دایک و باوکیشتم. باشە، دوای ئەو هەموو ناخۆشەی کە تۆ بینیت بۆچی پەنان نەبردە بەردادگا سکاڵایەک تۆمار بکەی ینی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت ئاگادار بکەن. لە دووجاری یەکەمدا شەرمەوە ئەیبەوتم بە هەر دانیشم، کۆمەڵگا ناهێڵێ، ژنم پێویست ناکە، کەسدا کۆکیم لێ ناکە. بەڵام بۆ جاری سێم بڕیارمدا بچمە محکەمە، لە محکەمە تەنانە بەرامبەر بە حاکمیش ڕاوەستام و پێشم کوت کە بارودۆخی ژیانی من چۆنە، لەگە مێردەکەم بە شێوازێکم، دایک و باوکم زڕدایکم و زڕبابم چۆنە لەگەڵمدا،
بەڵام تەنانە حاکم هەروەڵامی نەدام و پێم دەڵە بڕۆ سەر ماڵ و مێردی خۆت دابنیشە لەلایەکۆ لە ماڵی باوکم کە ماڵی باوکم نازانم چ بکەم لەلایەکیشو کە مێردەکەم لەگەڵمدا. باشە تۆ دەزانی لە هەرێمی کوردستان شوێنی حەوانەوەی تایبەت بە ئافرەتان هەیە کە ئەو ئافرەتانەی توندوتیژیان بەرامبەر دەکرێت بە دوواداچوونیان بۆ دەکەن دەیان حەوێنەوە بۆچی پەنان نەبردۆتە بەر ئەو شوێنانە؟ سەردانی بەشیکانم کرۆ بەڵام حاکمە بێ بڕیاری کۆتایی بدا کە من بچمە ئەو شوێنانە من لە خۆ بگرن. بەڵام تاکو ئێستا تەنها ئەوەندەی بزانم تەنها ناوەکانمان دەنووسن بە دادی کەس ناکەن. خاتو ئەمەلباس لەوە دەکرێت کە ئەوەی لە کوردستان ئەو هەموو ڕێکخراوانەی هەن ئەو هەموو دامەزراوانەی تایبەت بە بەرگریکردن لە مافی ئافرەتان هەن زێدەتر ڕواڵەتین. ڕاستی ئەو قسەیەکە زۆر دوورە لە ڕاستیەوە چکە ئەگەر ئێستا سێری بارودۆخی ژن بکەین ئەگەر ئێستا بە سێری بەشداری ژن بکەین بوونی دامەزراوەکان بکەین بوونی ڕێکخراوەکان بکەین ئەو پرۆژانەی لە حکوومەتە تەبەنی کراوە ئەو پرۆژەیە ساری لە پەرلەمان تەشریع کراوە هەمووی بە هەوڵ و ماندووبوون و خەباتی ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان و دامەزراوە تایبەتمەندەکان بووە. بەڵام ئەگەر قسە لەسەر ڕووی ڕێژەیی بکەین ئایا ئاستی وەڵامدانەوەی پێداویستەکانی ژن لە مافە سیاسی ئابووری کۆمەڵایەتی و یاسایی و دەستوریەکانی لەو ئاستی پێویستەدایە ئێمە ژۆک و دامەزراوەی حکوومەت سەرنجمان هەیە. تاوکو ئێستا ئێوە توانی وتانە چی بکەن بۆ ئەوەی عەلەل ئەقەڵ توندوتیژیەکان کەم بنەوە؟ بەنمونە با بەراوردێکی بینی هەرێمی کوردستان و عێراق بکەین کە یەک دەوڵەتە بەڵام هەرێمی کوردستان 4 دادگای تایبەتمەندی هەیە لە بەرامبەربوونەوەی توندوتیژی بۆ یاساکانی بەرەنگاربوون توندوتیژی دادوەری تایبەتمەند دامەزراوە کە سەرۆکاتی دادگاکە بوونی 4 شەڵتەر لە هەرێمی کوردستانە ئەو ژنانی کەڕبەڕی توندوتیژیە بنەوە لەلایەن ئەو شەڵتەرانەوە داڵدادرێن و ئەمە کە وەزارەتی کار سەرپەرشتیەکە. خاتو ئێمە لە دەستپێکی پرۆگرامەکەدا چیرۆکێکمان بۆ بینەران خستە ڕوو ئەویش 3 جار بەشووی دەدەن ئێستاش ئەو باز دەوە دەکا کە هیچ شوێنێکی نییە بۆ حەوانەوە نازانی چی بکە کەیسی لە دادگای تاوکو ئێستا دادگاش وەکو پێویست بە دوواداچوونی بۆ نان پێویست دەکات سەردانی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە هەولێر بکات بۆ ئەوە ئەوان لە ڕووی لە کۆڵینەوە هەڵەسن بە لە کۆڵینەوە لە دۆسیەکەی دواتر ئەگەر ئەمە هەڕەشە لێکراو بێ یاخود شوێنی نەبێ ئێمە لە وەزارەتی کارباری کۆمەڵایەتی خانی کچان و کوڕان هەیە لە ئەگەر هەڕەشە لێکراو بێت شەڵتەرەکانمان هەیە کە لەوێ شوێنی داڵدەدانن لە هەولێر ماڵێک هەیە ماڵی ئارام کە ئەو کەسانەی بێلانن خاتونێک سەرپەرشتیەکات لەوێ وەرەگیرێت و دۆسیەکەی ئاڕاستی دادگاکرێت. چی بکرێت بۆ داهاتوو بۆچی ئامەرەکان بەم شێوەیە هەر بەردەوامە سەرڕای ئەوەی کە وەکو خۆت باسی لەوە دەکەی حکوومەت کۆمەڵێک هەوڵی داوە بۆ چارەسەرکردنیان کرد؟ بەنمونە ئێمە لە نۆمانگی ڕابردوودا لە 2010 44 ژن کوژراوە. بۆچی لە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی کە 25 نۆڤەمبەرە ئێماڵێن هاشتاگ دەنگم بە 20 واتە پرسی ژن پرسی ئەنجومەنی خانمان و پرسی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوە نییە پرسی پەرلەمانە پرسی دەسەڵاتی قەزاییە پرسی دەستگاکانی حکوومەت و وەزیرە بەڕێزەکانە پرسی دامەزراوەی میدیایی کە ڕاستەوخۆ کاریگەری دروستەکە لەسەر تاک یاساکان لە خزمەتی ئافرەتان بوونە لە ڕابردوو لە هەرێمی کوردستانە یاسای زۆر باشمان هەیە بەڵام گلەی ئەومان هەیە کە بەشێک لە دادوەرە بەڕێزەکان بەشێک لە دادگاکان نەبوونی تەنسیقێکی جددی لەسەر دۆسیە ژن لە نێوانی دادگای تەمیز و دادگای ئستێناف و دادگای توندوتیژیە هەموو ئەمانە بربەستن لە بەرامبەر بەرەو پێشچوونی دۆسیەکانی تاوانەکانی بەرامبەر بە ژنانە. با پەنجە لەسەر کێشە و گرفتەکانی کێشەی ئافرەتان لە هەرێمی کوردستان دابنەی کێشە و گرفتەکان بەڕاستی چیە لە هەرێمی کوردستان؟ خۆی ئافرەتان کێشە بڵێ من بەڕای من کێشەی ئافرەتان کێشەی کۆمەڵگایە تەنها کێشەی من نییە کە ئافرەت چکەلوانێ من سێری من بکەیت لە زۆرێک لە پیاوان وەزعم باشتر بێ لە هەندێک لە ڕێئیدا بڕێنم لە ئیشکردنم لە جوڵم لە حرەکەم بەڵام کە تۆ دی باس دەکە کەیمە باسی کێشەی مناڵ بکەین حتممە کێشەی کۆمەڵگایە باسی کێشەی هەر کێشەی باسی من کێشەی باوکێک بکەم برایەک بکەم کەسێک تەلەبەیەک بکەم کێشەی کۆمەڵگایە هی ئافرەتان جبێ ئمە لەوە تێبگەین لەو مەرحەلە بینە دەرەکە تایبەتە بە ئافرەتان چونکە تەنها کێشەیە من کێشەیەکم هەبێ پیاوە بڵێ هاوسەرەکەم منداڵەکانم براکانم خوشکەکانم کە سوکارم چواردەورم درازم و پێ و مەشغوڵ دەبێ هەمووی کاریگەری لەسەر دەبێ بۆیە کێشەی ئافرەت کێشەی کۆمەڵگایە بەگشتی کێشەی دەسەڵاتە بەگشتی ئەگەر کێشەکە کێشەیەکی گشتی بێ
سەبارەت بە پێناسی تونوتیژی چییە؟ زۆر جار باز دەوە دەکرێت تەنانەت خودی ئافرەتیش کۆمەلگاش تێناگەن لەوەی کە باز لە تونوتیژی دەکرێت چکە تونوتیژی کۆمەڵێک جۆری هەیە بە بۆچوونی ئێوە ئەو تونوتیژیانەی کە دەچێتە قالبی تونوتیژیکردن بەرامبەر بە ئافرەت چیە؟ خۆی توندوتیژی جستەیی بێت یا بە زمان بێت یا با تەحڕوش بێت هەمووی هەردەکرێتەوە خانەی توندوتیژی تۆ کاتێک بە قسەیەکی ناشرین بەرەمبەر ئافرەتێک بەڕێگادا دەڕە قسێکی ناشرنی پێدەڵی توندوتیژێ کاتێک کە منێکی ئافرەت ناتوانم بە توانای خۆم بە زەوقی خۆم بێمە سەرجادە بچم شتێ بکڕم بە ڕێگادا بڕۆم یا لە کاتێکی دیاریکراودا ئەوە شەوە ئەوە بەیانی ئەوە نیوەڕێ ئەوە توندوتیژیە جگە لەوەی کە تو دەبینی ئافرەت هەر پێ کاتێک کامری لە کۆمەلگای ئێمەدا بە عیبە حسابە بە شوورەیە حسابە یعنی هەموو حرەکەیەکی لێ عیبە هەموو دانیشتنێکی لێ عیبە هەموو جگە لەوەش کە تۆ تەماشا بکە کە چ ڕوبەڕووی لێدان و لەوانەیە زۆر خێزان هەیە کوڕەکانیان لەوانە تووشێک هەندێک لە هەندێک قۆناغەکانی تەمەنێک ڕوبەڕی کۆمەڵێک هەڵەش بێتەوە کە ڕەنگە هەڵە نەبێت بە تەفسیری من و کۆمەلگاکەی من ڕەنگە هەڵە بێ بەس ڕەنگە لەگەڵ پێکاتی ئەو سروشتی ژیانی ئەو طبیعی بێت بەڵام زۆر جار دەگوترێ هەر چەندە ینی ژنان قسە لەسەر ئەوە دەکەن زۆربەی جار ئەو تونوتیژیانەی کە بەرامبەریان دەکرێت پیاوان دەیکەن بەڵام لە هەمان کاتیشدا زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت ژنانش خۆیان هۆکاری تونوتیژین بەرامبەر خۆی ئەلەوەیان 100% لەگەڵم ئەوەی کە پیاویش دەیکا کە ژنیش دەیکا پەروەردەی کۆمەڵگایە ئێمە دائیمەن تەرکیز لەسەر ئەوە دەکەینەوە کە دەبێت پەروەردەیەکی دروستە بێ تۆ دوو مناڵ لە باخچەی ساوایانەوە کە پەروەردە دەکەی کە دەیهێنیتە مەکتەب کە ئەو دوانە هەردووکیان فێر ببن یەکسانی جێندەری بەکاربێنە فێر بێ ڕێز لە یەکتری بگرێت گەورە بن هەردووکیان ڕێز لێک دەکرن مە 100% لەگەڵم ئەوەندەی ژن بە تەنگ شەرەف و سومعی کچەکانێتی ڕەنگە ئەوەندە پیاوەکان نەبن زۆر جار بێبیستین دەڵکە پیاوەکانیش دەیکەن بە تەحریکی ژنەکانە چونکە ژنەکان ئەوە ڕوبەر لەبەر ئەوەی ژن دائیمەن لە ترساوە کەسێکی ترسنۆکە ینی ڕەنگە لە قسەکردندا بێ بیشارەتەوە بەزە ناغدا ئێستا ئێمە پێویستیمان بچێ لەنێ ئەو کۆمەڵگای ئەگەر بمانەوێت چاکسازی بکەین دۆخەکە باشتر بکەین دەبی لە چێوە دەست یەکەم جا دەبێت حکوومەت ئەجەندایەکی جددی هەبێ تاوەکۆستانەی بوو نیەتی ڕەنگە بە قسە و بە دروشم مۆدلی ئەوەی نەما من بە دروشم باسکەم ئافرەت دەبێت ئازاد بێ پیاو دەبێت ئازاد بە مالعیلم کەسمان نازانین ئازادی چییە تو دەبێت ئازادی تێگەێنی ئێمە هاتین باسی جێندەرمان کرد جێندەرمان هێنا ناو کۆمەڵگا وتمان جێندەر ئەبێ یەکسانی جێندەری هەبێ ئەبێ نازانم چێ بەڵام خەڵک وای زانی جێندەر مارەکردنی ژن لە ژن و کوڕ لە پیاو لە پیاوە ینی نەمان ناحەقیان نییە لەبەر ئەوەی تێگەیشتنەکەی بۆ ئەوە کەمترە ئەو ئافرەتە بەڕاستی لەگەڵ ڕێزم کە خۆشم ئافرەت ڕەنگە ئافرەت گەلێکی دیکەش هەبێ ڕاستە هاتن زۆر ڕێکخراو دروستکرا ئێمە کە سیر بکەین بەو هەموو کۆمەڵە ڕێکخراوانەی کە هەیە بەو هەموو مناسەبانەی کە ئێستا دەکرێمە ساڵانە ڕوبەڕووی بەو هەموو کۆنفرانسانێک کە دەبا بە کۆنفرانس کە دەکرێت ئەبێت بە نەتیجەیەک دەرچێت کە بەو نەتیجە دەرچوو دەبێت حکومەت دوای ئیشی لەسەر بکە کوان بابێت کوا بابزانین ڕاستپاردەکان چی لەو هەموو ئەگەر بە خەڵ باسی بکەین لە چێوە دەست پێ بکەین لە چێو دەست پێکەن دەبێت حکومەت ئەجەندایەکی زۆر باشە بێت حکومەت بە ڕێکخراوەکاندا بچێتەوە حکومەت بە تەربیە داکرێتەوە هەر ئەمڕۆ سەرۆکی حکوومەت باسی لەوە کرد یاسا هەیە بەڵام خاڵی لاوازی زۆر زارگلەیی دەکرێت لە جێبەجێکردندا ئێستاش ئەو گلەیی هەر هەیە بۆچی ڕاستیەکەی بەشێک لە یاسایەکان جێبەجێ دەکرێن یان بەشێک لە مادەی یاسایەکان جێبەجێ دەکرێن ڕاستە گلەیی هەیە لە ئەوەی کە قانونەکان و کە خۆی 100% جێبەجێ ناکرێت بەڵام ئەگەر سەردانی دادگایەکانی کوردستان بکەین ببورن بەندی خانەکانی کوردستان بکەین ئەوەی کە ئێستا ناویان لێنراوە چاکسازی گەورانی پیاوان و چاکسازی نەوجەوانان و چاکسازی ژنان هەز دەکەی کە ژمارەیەکی یەکجار زۆر خەڵکی تێدایە کە حکم دراوە لە هەفتەیەکەوە بگرێ هەتا دەگاتە 20 ساڵ 25 ساڵ و هەشیان حکمی ئەعدامیش دراوە بۆیە ڕەنگە ئەو با بڵێن سەردانیکردنی چاکسازیەکان بۆ خۆی جوابی ئەو پرسیارەمان بداتەوە کە بەڕاستی قانونەکان لە کوردستان لە جێبەجێ دەکرێن یان ناکرێن من ناڵم هەموو جێبەجێ دەکرێت بەڵام بەشی زۆری ئەو داوایانەی کە بە معدەلی ڕۆژانە لە ناو بەڕێوەبەرایەتی نووسنگەکانی توندوتیژیدا تۆمار دەکرێت پێک دێت لە 50 بۆ 60 تا 70 کەیس زۆرترین ئەو تونوتیژیانەی لای ئێوە تۆمار کراوە کامە کەیسن طبعاً لە ناو تەصنیفاتی جۆرەکانی توندوتیژیدا توندوتیژی خێزانی لە هەموو جۆرەکانی دیکە لە هەر لە جۆرەکەی دیکە زیاترە لە ناو توندوتیژی خێزانیشدا حاڵەتی ئەشکەنجەدان بە ڕێژەیەکی زۆر بەرزە
لە دەرەوەی توندوتیژی خێزانیش ینی مەبەست لە توندوتیژی خێزانی ئەو ئافرەتانەی لەلایەن باوک برا کە سوکاری نزیکی خۆیەوە توندوتیژی بەرامبەریان جا ئێمە تەنها ئیش لەسەر کەیسی ژنان ناکەین ئێستا ئیش لەسەر کەیسی خێزانی بەگشتی دەکەین یعنی باوک لەگەڵ کوڕ خوشک لەگەڵ برا حتا دایک لەگەڵ کچ لەگەڵ دایک لەگەڵ باوک ئیش لەسەر هەموو باڵێن عنسوڕەکانی ئەوەی ئەوانە کە لەناو باشە کات ئاری لەگەڵ ئەوەی هێڵێکی گەنمتان هەیە پێم وایە 1990ەیە سەرڕای ئەوەی کە بەڕێوەبەراتی تایبەت هەیە بەداڵدەدانی ئافرەتان حەوانەوەیان بەڵام لەگەڵ ئەوەشدا تاوکو ئێستا بەرچاوڕوونیەکی باش نییە لەلایەن ئەو ئافرەتانی کە بەرامبەریان توندوتیژی دەکرێت زۆر جار قسەیان لەگەڵ دەکەین پەیوەندی بە ئێمەوە دەکەن دەڵێن هیچ دەرگایەک نییە ئێمە لە دەرگاکە بدەین تاوکو کێشە و گرفتی خۆمان تێیدا باز بکەین ئەو ڕێیە ڕەنگە ڕێیەکی ڕێژەیی بێت تۆمارکردنی 8600 سکاڵا ساڵانە لە ماوەی 12 مانگدا ڕەنگە ڕەدی ئەو گومانە بداتەوە کە بەشێکی زۆر لە ژنی ئەو وڵاتە متمانی بە دەستگا حکومیەکان نییە وەکو باسم کرد لە سەرتاوە هەموو ڕۆژێ بە مەعەدەلی لە ناو نووسنگەکانی توندوتیژیدا 6 بۆ 7 ئافرەت سکاڵا تۆمار دەکات جگە لە ئەوانێکی کە لە ناو خێزاندا ڕاستە بەشێک لەوانەی کە بەداخۆ خۆیان کوشتە لە ڕابردوودا یان متمانەیان بە کەس نەبووە یان دەرگاکانیان پێنەزانێ و یان دەرگاکانیان پێزانی و متمانەشیان هەبووە بەڵام ترساون لەوەی کە خێزان سەرزەنشتیان بکە ڕەفیقەکانیان سەرزەنشتیان بکەن نمونەیەک بهێنینەوە کە بۆتە دیارریەکی کۆمەڵایەتی بەپێی ئەو 5 پێوەری کە ئەمیر دۆرکایم لە زانستی کۆمەڵناسیدا ئاماژەی پێکردووە ئەویش تەهدیدکردنی بابەتی ئابڕۆبردن و حیابردن و کەرامەچکاندنە کە ئێستا بۆتە دیارریەکی کۆمەڵایەتی بەداخەوە بەشێک لەو ژنانەی کە لە ڕابردوودا لە ساڵانی ڕابردوو خۆیان کوشت ئەوانە بوون کە خاڵی لاوازیان کەوت بۆ دەستی پیاوەکانەوە بەڵام نیان دەزانی کە لە چ دەرگایەکەوە بێن شەکوا تۆمارکەنەوە ملی ئەو پیاوانە بگرن ئێستا تقریبن ڕۆژانە 4 تا 5 کەیسمان هەیە کە هەمووی حاڵەتی هەڕەشەکردنی ئابڕۆبردنە ئێستا تقریبن لە ڕێگەی هێڵی 1990ەوە خەریکە ڕێژی سکاڵاکانمان زیاتر بەرزتر دەبێتەوە ئەوەش بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕێژەی توندوتیژیش لە هەرێمی کوردستان ڕووی لە زێدەبوون بوو حەز دەکەم یەکشت بڵێم بە سەراحەت ستراتیژێکی سەرتاپاگیر لە هەرێمی کوردستاندا تا ئێستا دروست نەبووە بۆ ئەوەی هەمووان پێکەوە ڕوبەڕووی توندوتیژی ببینەوە یعنی وەکو ئەمڕۆ سەرۆکی حکومەت باسی کرد کە ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی بەتەنیا ئەرکی مؤسسەیەک نییە ئێمە ڕاستە وەکو مؤسسەیەک بە ستافێکی کاراوە ئیش دەکەین بەڵام لەو لاوە کۆمەڵک مؤسساتی دیکە هەیە کە بەڕاستی ڕۆڵی ئاگر دەجێڕن ڕۆڵی فیشەکی سیلاح دەجێڕن نمونەیەکت بۆ بێنمەوە ئەو بێسەروبەری کە کۆمپانیاکانی مۆبایل ئێستا دروستیان کردووە و عەدەدێکی زۆری سیمکارتی بێ ئەولیاتیان لە ناو بازاڕەکاندا بڵاو کردوێتەوە وای کردووە کە ئاستی تەهدیدی حیابردن و ئابڕۆبردن لە ڕێگەی ئەو سیمکارتانەوە ڕوبەڕووی خەڵک ڕوبەڕووی ئافرەتی کورد ببێتەوە باشە ئەگەر ئێمە باسنەوە بکەین ئافرەتێک ڕوبەڕووی توندوتیژی ببێتەوە چ هەنگاوێک بنێت بۆ ئەوەی عەلەل ئەقەڵ ژیانی پارێزراو بێت لە هەرێمی کوردستان چۆن دەتوانین کارە ماوەی 2 مانگە هێڵی 1990 مان کردوتە کە 24 سەعات کراوەیە بەیانیان تا شەو ئەوانە کە ئیش لەسەر هێڵەکە دەکەن لە ڕێگەزی ئافرەتن و شەوانە تا بەیانی ئەوانە کە ئیش لەسەر هێڵەکە دەکەن لە ڕێگەزی پیاون و بێ بەرامبەرە بەیانی فریە هێڵەکە و هەموو کەسێکیش دەتوانێت پەیوەندی بکات تەنها تایبەتیش نییە بە مەسەلەی پارێزەری تایبەتان هەیە هێڵەکە هێڵێکی ئیسیشاریە ئەو کێشانی دەچێتە ناو چوارچێوەی ئیشی ئێمەوە دەستگاکانی ئێمە چارەسەری دەکەن ئەگەر ناتەحویلی بنکەکانی پۆلیس و ئەو دەستگایانێک تر دەکرێت کە معنین باوە باشە لە لای ئێوە تەنیا سزادانە یاخود چارەسەریش هەیە ئەوەی ئێمە دوو تەریقەمان هەیە تەریقەیەکیان پێش ئەوەی کەیس بکرێتە مەلەف و بنەرێ بۆ دادگایەکان لە ڕێگەی ڕاوێژ پێکردنەوە کێشەکان چارەسەر دەکرێت زۆر جار برایەک توندوتیژی بەرامبەر خوشکەکەی دەکات یاخود باوکێک ئێوە بەپێی یاساکان بە پێ و ئیجراعاتانەی دەیکەن دەتوانن باوک و برا سزا بدەن جۆری توندوتیژەکە ئاراستەی ئیجراعاتکردنەکە دیاری دەکات ئەگەر جۆری توندوتیژەکە قورس بێ ئەوە مەجای ئەوەی تدانە کە بەڵام زۆر جار دەگوترێ ئافرەت دەکوژێ بەڵام دواترش بە دوواداچوونی بۆ ناکە من ڕەدی ئەو قسەیە دەکەمەوە ئەوەندەی کە من ئاگام لێبێ ئەوەندەی کە من زانیاریم هەبێ زۆرینەی ئەو کەیسانی کە دەچنە ناو چوارچەوەی توندوتیژی قورسەوە ئیجراعاتی قانونیان لەگەڵ دەکرێت ئیجراعاتی پۆلیسی و یاساییشیان لەگەڵ دەکرێت
خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان تازە دەست بەکار بوونە و تۆش وەکو پەرلەمانتارێک پێ دوایە لە داهاتوودا چی بکرێت بۆ ئەوەی دۆخی ژنان لە هەرێمی کوردستان دۆخی توندوتیژی ئەو توندوتیژانەی کە بەرامبەر بە ژنان دەکرێت کەمتر بکرێت. ئەمشن بێژین پەرلەمانی کوردستانê çendîn pêngavên giring havêtîne ji wana jî razvekirina çendîn yasan berjewendiya afretan da lêbelê hêşta dîsan me gelek yasa pêwîst e gorankarî têta binekirin da ku jin bi şê pitir pêstir bibîtin û pêwîst e ev jinên wekû perlemantar wekû evên serkirdatiyên partan kar dikin bibine hêz bû jinan bibine piştevan bû jinan bû ku wê êkê bişên hêza rasteqîna jinan hem bîne civakê Kurdî da û hem bîne nav meydana siyasî da mil bi milê zalamî kar bikin. باشە تۆ پێشتر چاڵکوانێکی بواری ئافرەتان بووی لەو بوارەدا زۆر کارت کردووە بە بۆچوونی تۆ پێویستە زێدەتر لە چ لایەنێک ئێوە کار بکەن لەسەر کەیسی ئافرەتان زۆر جار باز لەوە دەکرێت دەڵێن توندوتیژی هەر ئەوە نییە پیاوێک توندوتیژی بەرامبەر بە ئافرەتێک بکە زۆر جار دەگوترێت نەبوونی ئابوووریەکی سربەخۆ گرفتە نەبوونی پەروەردەیەکی باش گرفتە یعنی کامەلان بۆ ئێوە باشترکار دیسان دەبێژین قۆناغێکێدا پێویست بوو خۆ لە نەخوێندەواری بینەوەکردنش بەرکو بەر ڕەوشیا سیاسی بیت اقتصادی بیت جوواکی بێژن هاتنە دابڕاندن خوێندنێ قۆناغێک بوو دەرباز بوو کو ئاستێ ژنان نەخوێندەوانی خوێندەوان ببن بەڵێ ئەس بینم بوو vê قۆناغێک گرنگە زانینگەه بێنەزێدەگیرن تایبەت لە قەزانش بەرکو زانینگەه دەبیتە هۆکارێکی سەرەکی و ژن هم بچته زانینگه دا آستی خوی زانستی و روشنبیری بلند بکرد بگومان اگر چند آستی زانستی و روشنبیری جنان برز بو جن بو خودان بروانامه دشیدن ببیت خواون آبوری خوی سر بخو آبوری سر بخو جی بگومان دشید اکسان بیت گل رگز مقابل خو کواتا ام دشین برای زانستی و وکرنا زانینگه هن و روشنبیری بلند کردن آستی روشنبیری جنان ام دشین اکسانیه برپا بکن بویسته جی اف مسئله زانستی و آگاهی هوشیاری اف مسئله هوشیاری بگن همه جنان حتی جنین گندنشین جی بویسته او آگاهی بگن هوشیار بیشتر مافن خو و زانی تنو هبونا خو بویسته کار بکن بوی که هم هبو جواکه که مروف دوست مروف پرور نک جن سالاری و نک پیاو سالاری جواک کردی دا پرپا بکن و دروز بکن لەم بە دوواداچوونەی باسی ڕۆژ بۆمان دەرکەوت کە ڕووداوەکانی تونوتیژی بەرامبەر بە ژنان و ئافرەتان لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ لە بەرزبوونەوەدایە بۆ چارەسەرکردنی دۆخی ژنان و باشترکردنی دۆخی ژنان لە هەرێمی کوردستان و کەمکردنەوەی تونوتیژی لە هەرێمی کوردستان پێویست دەکات تەواوی میدیاکان لە هەرێمی کوردستان هاوکار بن و بتوانن هۆشیاری تەواو بدەن بە کۆمەڵگەی کوردی بۆ ئەوەی چی دیکە مافی ئافرەتان و ژنان لە هەرێمی کوردستان پێشێڵ نەکرێت تا بە دوواداچوونێکی دیکە و باسێکی دیکە بەخواتان دەست پێ.